ويل لو لو كربو دجال شارع سر من جوزه ويل لو لو كربو دجال ورمية بورزه ويل لو لو كربو دجال ورمية بورزه ويل لو لو كربو دجال شارع سر من جوزه ويل لو لو كربو دجال شارع سر من جوزه سڵاو لە درێژەی گەشتەکەمان بۆ ڕۆژهەڵاتی نیشتیمان لە بەرنامەیەکی نوێی GPS ئەمڕۆ لە شاری ورمێن. لو لو كربو دجال جاردن واره ورمي لێرە لە شاری ورمێ زۆر پێویستمان بۆ بووکەوە زانیاریەکی گشتی دەربارەی مێژوو و دەربارەی پەیوەندی جیاواتی ئەم شارە بزانین. کاکیومەرس کاکیومەری حاجی محەممەدی خۆی خەڵکی ئەم شارێ و پسپۆریشە لە بواری مێژووە. سڵاو کاکیومەرزم کاتە باش. سلام ئێرادەتمەندم قوربان کاک نەهری گیانەکەمی. بەخێراتنە سەرچام. زۆر سپاس کاکیومەرس. شارەکە گەورەیە باڵێ بەڵام مێژووی ئەم شارە بۆ کەیە گەڕێتەوە و بە شێوەی تۆزێک چڕ دوای تۆزێک بینە ناو مێژووی مۆدێرنی ئەم شارەوە. ئیتر من هەلەکەشە قۆزمەوە لەبەری جەنابی خەڵکی ئەم شارەیت تۆزێ باسی پەیوەندی کۆمەڵایەتی ئەم شارە ڕەنگاڵەیەمان بۆ بکات لە وەکو ئەزانین ئەم شارە شارێکە فرەنەتەوەیە شارێکە فرەمەزهبە فرەدینە. ئەوەلەن کە خێراتن لە جەنابەت و هەمکاران دەکەم ئەرز بە خزمەت بێ کە باڵێ شاری ورمێ دێرینەکە دەگەڕێتەوە تقریبان لە بواری شوێنەوەرناسی بۆ 40,000 ساڵ پێش لەوەی لە ساڵی 1951 تیمێکی ئەمریکایی لە شوێنێک لە شکەوتەکانی شای ڕزایە کاری چەند دوورە لێرەوە 22 کیلومتر لە باکۆری شای ڕزایە کە لەوێ کاریان کردووەوە ئەوەلین شەواهدەکەی بەشەر دانیشتوی ئەو مەکانە بووە لێو بەدەستیان هێنەوە پاشی وەی کە دەگەڕێنەوە نیشتەجێبوونی سەرەتایی مرۆڤایەتی لەوێ بووە دەرواقع نیشتەجی مەبەستان ئەوەیە کە بەشەر لەوێ ژیانی کردووە باڵێ ئەرز بە خزمەت بیت شتی دۆزراوە کە ئەوانە مەسەنە وێست و گوشتی نەکە و تۆ هەر بە کرمانجی قسە بکەی زۆر فەرق ناکەم من سەی دەکەم کە ئەو جارەکەی بەکاربێتن قسام بکەم بە زمانی ورمێ جەنابی ورمێی بەنظام ورمێیەکان ئەزان ورمێکان کرمانجی سۆرانی هەمێ باڵێ یعنی تێکەڵاوە ئەو زمانیان تقریبان بە ئەستڵای ئینگلیسیەکان ئۆڤەرلەبە لێرە هەم بە کرمانجی هەم بە سۆرانی قسە دەکرێت من بۆ خۆی کە ڕاحەتتر بتوانم قسام بکەم بە ئیجازەتان هەر بە شێوازی خۆم قساکەم. ئەوەلین جێک و هاتیە ناسراندن ئێرە شکاوتا تەمتەمانەیەک و 1950 تێدا شولە هاتیەکردن و تیمێکی ئەمریکایی بیە بەڵێ پاشینگی وەختیان بەحسی شارەتکەین شارە تقریبان هەندە تەپۆلە دەربەرەی شارێتێک و نوکە قسمەتێک لەوانی نا شەهردانە و سەردەمان گەڕێتە هەتا 3000 ساڵ پێش ئزاینێ. ئەو تەپۆلکانە پارێزراوە لەم شارەیە مەسەن هوشیارێکی ئەرشیڤی هەبووە کە ئەو تەپۆلکانە بۆ مێژوو ئەرز بە خزمەت بیتن و ئەو تەپۆلێت ئەرزت کرد دەرواقع وەختێک و ئاواهی زێدابین نوکەیت بن شەهردانە یعنی هەندێکت ڕاست بیاوە هەندێکیژی هەیل بن شەهردا ماوە. ئجابە خاطر هەندی ئەمریکە نەشین ببینن ئەگەر تەماشا بکەن ئەو دیمەنەش ببینن زانێک و شار گەلە مازنێبی یعنی ئەو 5-6 ساڵت و دوماهیدا زیاتر لە 10 بەرابەر شاید هەتا بێژم 45 بەرابەر زیاتر مەستەرێبی و جەمیەتێکی زۆرژی تێدا ژیتن هەوەکو جەنابێتە گوتە شارێکی ڕەنگاڕەنگە یعنی ملەت ئەقوام و مەزهەب و دینێت مختلفێت تێدا بسلمان تێدا هەنە کریسیانێت تێدا هەنە قدیم جهود تێدا هەبوون ئەوە ئەز لەحاظی دینی و مەزهەبینە ئەز لەحاظ نژادیژی کورد تورک ئاشووری تێرە دەژیانێتکەن گەلێک ژیانێکی با بڵێن ژیانێکی هاوڕێیانە و برایانە لێ هەژیاون تەبیەتەن هەر شکلیە دەرواقع ینی حتا ئەگەر ئەم پناویەک و دیکەن گاستنەکەن شاید هەمان نەزانێ کێ مەسەلەن لە چ قەبیلەیەکە یا مەسەلەن لە چ قەومێکیە ئەمن مەبەستم ئەوەیە بە درژای مێژووەکە لەم شارەیە لە مێژوەکە شتێک هەیە کەوا بڵین
فلان قوم لوی کیانی دا و فلان مذهب لوی کیانی دا آخر نه به هر حال او اختلافیت که بله. وقتی که یاسا قیمت بیتن او اختلاف سجی خویته ولی وقتی یاسا هبیتن خب طبیعتا همه به یک وادجین یعنی به صلح و آرامش گلی دانه بله ام شارع لقناغیشی میجویا اتر وابزانم اتر دوای قاجاریەکان هینە دەوڵەتی عوسمانی داگیریەکات ئەو شەڕەکانی کە لە بینی عوسمانیەکان و سەفەویەکان هەبێت ئەم شارە داگیرەکرێت ئیتر ئەوانیش کێنە ئەم شارەوە قەتڵ و ئامەیشی زۆری ئاشووری و لەگەڵ ئەرمانەکانە خب طبیعتا تماشا فرمود ئێرە چون سرحدی دولت صفوی و عثمانی به حساب تیتن جار جار دستلات دست عثمانی دا و جار جار دستلات دست صفوی دا به خاطر هنده لسر مرز و سرحد بله سرحد که به خاطر هنده جار دست صفوی دا هنده جار دست عثمانی دا خب وقتی شهرت بیتن شهر داجی طبیعتا مروت نکشتن یعنی بر حال دو رقدبی هم این شهر گلیک بکن که یک بیت کشتن اگر نبی خب اوش ناقاومیتن بله اجا پاشی تقریبا پاشی دوری صفوی کو یک دو قرارداد اکتیتن نویسیم پاشی انگیل دوری قاجار مجدد او قرارداد نوجین بیتا و او سرحد او تو خوبی کو رو کامت پین امید بینی هات گدام از رانده ادی پاشی انگی جماعت لیره خوب چیتر دست بجیانه ای کره اما سکی مرس لناو میجوی ام شارع بابلین دوو باسی زۆر گرنگ هەیە بۆ لە ناو مێژووی ملەتی کووردا بەگشتی یەکێ لەوانە قەڵای دەمدمە ئەوی کەش مێژووکی دێرینێکەوە زەردەشت خەڵکی ئەم ناوەیە بەڕاستی ئەتر ئەو شتانە چۆن هەتا مەسەی زەردەشت چۆن پشتڕاست دەکرێتەوە و ئایا پشتڕاستێکی با بڵێن مێژووی وا هەیە یان دۆکومنتێک شتێکەیەکەوە ئەومان بۆ ڕاستکاتەوە از اولی پرسیارات دمدم خدمت جنابت عرض بکم دم تقریبا ل 18 کیلومتری باشور شارع اورمیه دا قلاته که سردما دستلات گرتن از صفویا امیرخانه برادوست لی قلات دا مزرینیتن پاش انگیجی چون دستلات اوجی حل چیتن لگل شاه عباس صفایی به شرطیتن و او شورشاو تیتا تکشکاندن قەڵای دمدم چەند درێژە خایانێ چەند توول تقریبا قەڵای دمدم ئەگەرم بخوازین بە متر بێژین لە نزیک تقریبا 300 متر تا 30 متر پاناتی لە جێجێ فەرق چەند مایەوە ئەگەر شوێنەوار مەبەستان بۆ شوێنوارەکە نیە مەبەستم ئەو قەڵەم ڕەوەیە لێ ئەو دەسەڵاتی برادۆستیەکان لێوە چەندمان ئاخاجا وەختیان بەسی قەلەمڕۆی برادۆستیاتکەین هەتا لسردما صفویه دا فی الواقع امارت ها برادوسته پیش دوره صفویه دا لیره دستلات دار بیا حتی تقریبا اوایل دوره قاجار بله اجا او قلمرو او وسعته که مزیدت بیتن یعنی لبین ارومیه قسمت منطقه برادوسته که منطقه برادوسته یعنی امارت ها برادوسته لسلماس را دست بید کرد حتی شنوه اما برادوست قسمت اگه برادوست او امارات جی لبری دیوه بله جا هندی چیتن کچکترت بیت حتی که آخریه دور قاجار ادی چه امارات برادوست نامینیتن بله جا پرسیارات یا دوی ببوره پرسیارەکانم تۆزێ هینە توزێ تێکەڵ و پێکەڵە بەڵام ئێمە ئەمانەوەیتر بە شێوەشی گشتی زانیاریی کەم دەرباری ئەم ناوچەیە بزانین ببوورە خزمەت دامە سەرچاوە بەحسی دیکرد پرسیارە زەرتۆشت بی بله ببیجن کو دایکا زرتشته خلک انبه بیه انبه گنده که تقریبا ل مسافت 45 کیلومتری روجاوه ارومیه دا البته قبر گیجیلوی هبی کود بیجن و قبر دایکا زرتشته بیه ولی او رو که نما هوا کو معرض کرده تقریبا چون همه تازه بیته و یعنی گورانکاری تسکر نامینیتن بله سال 1352 تقریبا 1971 شخص به نام آقای جمشید جی جاماسب ل زرتشتی هنده پایان نامه خویا مستر لسر او موضوع یعنی ترخانت کردن و تیتن لیره مطالعه کردن بر اساس پایان نامه آقای جمشید جی جاماسب او معتقده که قبر دایکا زرتشت لگنده انبیه و
وقتی دای قبری دای که گوندەکە گوندی ئەمبێ ئەمبێ بەڵێ وقتی خوب دای که ئەمبێ بیتن کۆژی هەیە ئەمبێ بیادا بەڵێ 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 ڕاستە وایە ڕاستە بەڵێ ئەگەر پرسیار دیگرێ بەس وڵای خزمەتم پرسیاریکە لێرە بنەماڵە و بەڕاستی عشیرەت و گروپی زۆری ناوداری کوردان هەبوون بە ئێستا ئێمە شکاچیەکان ئیسماعیل سمکۆ بەڕاستی ئەمانە شوێنەواریان ماوە خزم کەسیان ماوە خب بەرە خوبکەنێ هەر کەسێک گوتە دوماکاوت مینیتن بەڵێ من ئەم نوکە لێرە دەرواقع لە سەردەمێکیدا ئەم ئورومیە بەناوێ شکاکەتی و هەرکیاتی ناسین یعنی وقتی بحث باکوور شار بومی تیتاگرن بجن منطقه شکاکا وقتی بحث باشور تیتاگرن امید بجن منطقه هرکیا البته قومی دیگر جیتانه بله زورتر او ناسیارتر بینه حتی او سردمی دوماکه و دوماکه بله خب طبیعتا حمید ما لیرجید جین هر عشیرتگان هروکو خوان هر عشیرت ماونو بله پیوندکانی کانالکان بهزن لناویان بله مثلا لمنطقه دا عشیره سجی خمانه ولی خب ناشاره دا جیانی مدنی سیویل در واقع دی ناشاره دا شکل عشیره‌ای نیه جگل عشیرتی هرچی و لگال عشیرت شکاکی چی کش هی لمنا البته بحث عشیرت وقتی عمد کن از هوتا بیجم کۆڵەکەی سەرەکی پەیوەندی کۆمەڵایەتی خب برای خوب یعنی ام پیشنگی دا عشیرت ترکی بناسین دیروکی دا یا عشیرت شکاک بناسین پیشنگی دا ایران بنای امارات برادوست ناسین یعنی ام لیرد هین بحث برادوستیات که این برادوستی تای ارز خدمت تبید به غیر از شکاکا و هرکیا بگزاده تای ارز به خدمت سادات تای خب ئەمانە هەمووی کوردن ئەمانە بله همه کردن اوانه همی تنه هندی دیگری به قول معروف چون کسایتی آن جمعیتی دوان کیمن ام کیمتر نایوان تیدگیم بله یه تنه جیده سا بله تر لیرە خۆشبەختانە کوردەکانی ئێرە ئەو با بڵێن ڕوحە کەلتورێکی یا ڕوحە کوردیەکەی خۆیان پەیوەندی کەلتورەکەی خۆیان جوان پاراستووە وانە تر لەم شارەیە بە کوردی قساکرێت کوردیەکە کوردی کرمانجیە بله کوردی کرمانجی تر زیاتر ئێوە لەگەڵ سەرحەدی لەگەڵ باکوورەکانە زیاتر هەمان دیالێکتەوە نیە دقیقاً ما بین دیگه وقتی هم به خود خودی خدمت عرض کرد لیره ام اوورلپینگ یعنی ام تکوین سرک یعنی در واقع به جوری که ایره حد فاصله بادینی و سورانیه یا همان کرمانجی و سورانیه یعنی اگه هم هندی بچین بور اخی باشوره و سورانی زورترت بیت هندی بچین بور یعنی باوی سه گوشکه دقیقاً سه گوشکه یعنی وقتی هم چین بور اخی باکوره و بادینی کرمانجی زورتر وقتی هم چین بو باشوره و سورانی زورترت بیت یعنی وقتی هم بیجین لیره کردیا خودن تقریبا کردیا لیره براستی اگه هم بخوازین به هوراتی سپا خوین که گل زحمته ولی به گشتی وقتی هم بحث بخوازین لیبکین ایره تقریبا تشتایی بگی سورمانجیه سورمانجی تکل لکرمانجی سورانی بله تکل لکرمانجی و سورانی من براسی منو هم زانی او زیرکی خلچی ناوچکه که هر دو دیالکتکا فیر بون یعنی هر دو دیالکت قصا کن ایو پیوندیکتان لگل اگر برو باشور لگل مهاباتیکانه هی لگل شنوی لگل نغده‌ای اوان همیان سورانی قصاد بله آن سورانی قصاد کن وقتی هم چین بورخیس یعنی باکورجی سلماس خویم ماکویا که اوجی به کرمانجی قصاد کن قربان من عزیز جنابتم من زور سپاس دکم براسی که کات دابی ایمو کات ترخان کربو ایما دیاره ایما توزی لناو شارع بینی چی ناو شارکو بزنین چی گذاری ناو شارکه اتر بدوای جی پی کرد اگرین جی پی کلتوری کردی اگرین من لو بروایم براستی شتی زور بینی عزیزان هر لیره لشاری ورمه لخدمتی مامۆستا ئیحسان ئاین فەراین لیره لمالکی خویا خوێنگایەک بە قەولی خۆیان ئاموزشگایەکی بۆ فێرکردنی
ئامێری ساز دروست کردووە و خوێنگای هەر لە دەرەوە کۆمەڵی خوێندکاریان ئەم فێری ئەسفی یان ژەنینی ئامێری سازەکات. سڵاوم کاتەوە باش چۆنی مامۆستا. سلااو ڕێز گەلێک خێ هاتنە سەر سەوا سلااو ڕژی بوو تەماشەوانیەوە و گەلێک خێ هاتنە گەلێک کەیفخەشم کاتنە میوان. مەکتەبێکی زۆری باڵی خوێنگایەکی زۆر جوانت هەیە بەڵام کاکە زۆر پشکۆلەیە تۆ نەئەکرا خوێنگایەکی گەورەترت بۆ خۆ دروستکەی؟ وڵاهی ئەمێ سەوی فکرێن کە ئینشاڵڵا خودکارێکی مازن چێکەن بەڵێ خەبات لەسەر موزیکا کوردی بچێکی لێرە زەحمەتە زیربەروی لێرە لە وەرمێ بەداخەوە زەحمەتەکەی لەکوێیە تۆزێک بابڵێن ئەو ئیجازە نایەن بۆ دروستکردنی خوێنگایەکی گەورەکە لەناو مۆسیقای کوردیا کار بکرێت یا چۆن؟ نه ینی ئجازە هەندی سە هەیە کە بکای خودکارێکی مازن چێ بکەی بەڵێ بچێکی گرتنا ئەم دەژینێ مجاوزە ئامۆزشگا موسیقی بچێکی زەحمەتەوەی زۆرە ینی وەختێکی زیدە سەردەبێتە جێبەروی. مامۆستا ئەحسان من هەموو جارێ بەڕاستی خۆشحاڵە بووم کەوە کۆمەڵێک پرسیار لام هەیە دەربارەی ئەم ئامێرە هەنگێ جار وەکو فۆرمەکەی یاوەکو شێوەکەی گەورەیە درێژە باریکە ئیتر ئێمە زانین بەڕاستی ئەمە خۆی بۆ خۆی وەکو شوناسێکی کوردانی باکوور کوردانی ناوچەی کرمانج تەنانەت کوردانی ناوچەی بادینان وێڕای ئەمەش لای کاکەیەکان ئەوانی شتێکیانە ناوی تەمبورە وەنیە تەمبور چۆ درێژترە ئەم ئامێرە زۆر کوردیە وەنیە؟ بەڵێ ئەوە ئامێرەکی ینی سەدی سەد کوردیە ئەو ئامێرە بە چەند ناوەتی تەناسکردنی ینی هەنێک لە ناو ئالین کوردەدا کە بناوی تەمبوری تەناسکردنی لە تورکیە بناوی باغلامای تەناسکردنی لە ناو ئیرانی داژی بناوی دیوانی تەناسکردنی ناوی زۆرە تواناوەکان چیە؟ ئێمە سازە سنتورە بەڵێ ئەوە یارسانەکان تەمبوری پێڵێن باغڵەمە و لەگەڵ دیوان. بەڵێ مەسەلا هەتا لە باشوورێژی زیاتر بناوی سازێ ناس دەکەن ساز ناسکە ئەو ئامێرە بەڕاستی ناوی تەمبورە ینی قدمەتاوی زۆرە ئەوە بەشێکلە ئەوە سازا کەم دێژن تەمبور یان باغڵاما ئان دیوان بەشێکێک لە دەژیان بژن ماڵباتە ئەبەن تەمبورە کرمانشانیە. تەمبورە کرمانشانی سازێکی گەلێکی کەونارە ینی ئەو جراک و لە دیرۆکە کوردی داژی هەیە ینی کەواتە ڕێگ و ڕیشەکەی ئەگەرێتەوە بۆ تەمبور ئەم ساز و باغڵەمە و ئەمانە سەرەتاکەی تەمبورە دقیقاً ڕێگ و ڕیشاوی تەمبورە هەر ناو ئالین زیدە کورمانجە داژی کوردین کورمانجە ناوی تەمبوری تەناسکردنی مەسەلا ئەوە هاتی ئیسپاتکردنیژی کەتیبە هەنە لە ئالی شەهرا ئیلامی لە مووسێلی کەتیبە هەنەک و لە چەند هزار ساڵ بەرینەها کەتیبە هەنەک و کەتیبین کوردینەک و ناو کەتیبەدا نەفەرێک تەمبوری لێ دەخیت و حتی لە کولی دنیای داژی ثبت کرێک و مەزۆپۆتامیا ینی ئەم دەژنی مەهدا موسیقیا دنیایە لانکی مۆسیقی دنیای تە لە میزۆپۆتامیایە پاش ئەو دەمی کە ئەم دیژن ڕێیا ئەبریشەمی چی بوو جادا ئەبریشەمی چی بوو کە مەزۆپۆتامیای حتا وەسلێ بێ ئەم بێژن لە چینێژی دەچوو وەسل دەکرد ئەو سازە چوو لە ناو وڵاتین جدا لە ناو وڵاتین جداژە هەر وڵاتێک بەر ئەساسا چاندا خو چاند هەنەریە خوب بچێکی ئەم بێژن تغییراتێک لەسەر وێ سازی هاتەکردن مەسەلا لە یونانی ساز هەیە ئەو سازە هەیە بە ناوی بوزوکی ناس دەکەن بوزوکی هەر تقریبا تشتێک ماڵباتە تەمبوریە مەسەلا سووریە تەمبورە سووری هەیە لە عێراقی تەمبورە مەسەلا شتێن جودانە بەلی ئەوانە لە ماڵباتە تەمبورینە. مامۆستا شتێکی زۆر گرنگە بەڕاستی چکم من لای یارسانەکانی یا لای کاکەیەکان بینیمە ئەڵێ لە هەموو ماڵێک ئامێرێکی وای لە ماڵەکەیە ئەمە بەس بە تەنها ئامێر نییە بەس بە تەنها مۆسیقی ئەس زۆر پیرۆزە لایەن ئیتر ئەوەی کە لای یارسانەکان ئەبینرێت ئەوان بە گروپێکی زۆردا ئەنیشن و تەمبورەژانن وانە ئیتر جۆرێکە لە دۆخێکی با بڵێن دەروێشی کە هەموو پێکەوە بۆ ئاوازە ئەو شتە لە باکورد بۆ بە تەکنەواز بوو بە تەنها بەڵام لێرە کاکەیش هەیە لە ناوچەی بڵێن لە ناوچەی ورمێ ئایا کاکەیەکان ئەو گرنگیان
یا بابلین یارسان هەیە ئەو گرنجیان هەر بەو تەمبورە لەم ناوچەی یەن لای تۆ فێر ببن والله ئەو تەمبورە یارستان و لێدانەوە فێربوونی لەگەڵ ئەو سازە ئامیرە فەرقەوەی هەیە بەێ مەگوت ئەوە بەشێک لە ماڵباتە تەمبورەیە بەڵام جناب وەکو مامۆستا خەڵک فێرەکەی لەسەر تەمبور کێشە نییە بەێ ئەو سازە ئەو سازە دەبێژم ئەو سازای بەشێک تەمبورە من بناوی تەمبور ناستکەن بەێ ئەو تەمبورە یارستان و ئەهلەحق لێدەریوانن ئەو ینی فێربوونەوەی و بە شێوازێکی دیکەیە بەحسی تەمبور کۆڤەگوت ینی تشتێکی مقدسە ji بۆ کوردین ینی ئەم هەموو بەگشتی کورد ینی ئاینامە ئاینێکە میترایزم بووە و ینی لە دەستشنگاڵی دا بگیرە لە ئێزیدیدا بگە هەتا لە ئێزیدیداژی مەسازە تەمبوری هەیە دشتێک تەمبور لێ دەخن وەک کوردن یارسانجی ئەوان تشتێکی وەک ئاینێکی مقدسە ینی لە ناو کتابە یارسانداژی هەیە بژ وەختێک و خدا دەستوری دێت و ئینسان ئافەریدە بیتن بە موزیکێکی و بنیامین دەخینێت ئینسان ئافەریدە دەبژ بەویە و موزیک تشتێکی مقدسە ناو کوردادا هەڵا پاشی کۆتی تا پێش بەسا ئاینی جودا دەبن ئاک دەبن ئەو سازە ئەو تەمبورە ئەساڵەتە خۆ ڕاگرتیە مەگوت بەختی و بەڵا دەبیتە مەسەلا لە تورکیە ئەو سازە بنەوەی باغڵاما دیتە ناسکردنی قسین جودا هەنەکە مەسەلا باغڵاما بۆ چه هاتیە ناوی بیە باغڵاما ئەمە لە هەر کودی کوردی باکووریژی بناوی تەمبورە دیتە ناس مامۆستا ئەحسان من لەو بڕایان بەڕاستی دیارە ئەمە چوتە لای تورکەکان و چوتە لە یۆنان و بەڵام ئەو پیرۆزیە بۆ ئەم ئامێرە ئەمەش ئەوە گەیەنە دلیلی ئەوەیە کە خاوەندەرەکەی ئێمەین مێژوەکەی ئێمەین بەێ جا من پرسیارێک کەم هەیەکەوە ئایا ئەم ئامێرە لە تەمبورەوە تا سازۆمانە وەتەرەکانی هەمووی ژماری وەتەرەکانی یەکێکە یا لە شوێنێکە کەمەکە و لە شوێنێکە زیاکە نه فەرقاوێ هەیە خواست ئەی بێژم لە مەسەلەن لە باکوورێ لە ئالی کوردین زازادا کو ئەوژی وەک یارسان دیناوە وەک یارسان ئەهلە حەقە ئەوانش تەمبورە دەرسیمە هەنە ئەوانش بە ماچۆق تقریبا ماچۆق قساکەن وایە تۆزێ لەگەڵ لە هەورامان هاتنە لە هەورامان هاتنە ئەوانجی ئاین ئەوان ئاینێکە یانی وەک یارسانی ئەهلە حەقن و موزیک ژبان شتێکی مقدسە ئەوش تەمبورە خۆ هەنە ئەو تەمبورە ینی ئەساس هاوی لە تەمبورە دەرسیمێ هاتیە چێکردن تەمبورە دەرسیمە پیچێکی فەرقاوی لەگەر تەمبورە ئەهلە حەقی شاید هەبیتن ئەمە ئەوژی گەڵێکی بەێ تشتێکی کو ئەس خۆزم بێژم ئەم فەرقە لە چیە فۆرمەکەی وەکەوە بوو لەیدانی ینی ئەو بەحسا پەردەبەندی ئەم دەبێژن ئەو پیچێکی فەرقاوی هەیە تشتێکی کو هەیە ئەس خۆزم بێژم ئەم کورد ئەم خۆدان دیروکێکی کەونن بەێ مخابن گەڵێک ئەم بە شێوازێکە تئۆریک ئەم سەر موزیکاخە یانسە هونەراخە ناخەبتن ینی مەسەلان ئەس دەبێژم لە تورکیە ئەو سازە هاتیە سەبتکردنی دی بناوی سازەکە سازان هاتیە سەبتکردن بۆچە چون مێتۆدە و کتابێوان گەڵە هاتە نویساندن مخاب مەسەلا نەها هێشتا مەقامین مەی کوردی بە شێوازێکە تئۆریک ینی نەهاتیە نویساندن سەر نەبیە مەسەلا ڕاستی بەداخەوە بەڕاستی مەخابن ئەمە زۆر لای ئێمە بەرهەمە کەلتوریەکانمان ئەرشیف ناکرێ بەرهەمە کەلتوریەکانمان زۆرجا فرامۆشەکرێ زۆرجا لە بیرەکرێ و ئیتر دەسەڵاتی سەردەست تران بۆ خۆیان ئێمەن زۆر سپاس مامۆستا زۆر خۆشحاڵ بووم ئێستایتر ئێوە دیارەیتر خوێندکارت هەیە من لە کاتێک هاتووم تۆ بەڕاستی لە کاتی کارکردن و ئەمانەیت خوێندکارەکان زۆرن یا ڕۆژانە کەسێک خوێندکاری زۆرن ئێرە گەڵێکی حەزی وێ ئامێرێ دەکەن ژبەرێک و گەڵێکی مەگوت دەنێزیکە و موزیکا کوردی وتر ئەوەی کە فێری ئەمە بێت ئەمە هینێکی مۆتیڤێکی یا با بڵێن دافعەیەکی نەتەوەیش هەیە خۆشەویستی بۆ کورتبوونی خۆی ئامێرێکی کوردی ئاوازێکی کوردی لای مامۆسایەکی کوردی زۆر ئەزیز زۆر سپاس قوربانی مامۆستای ئەزیز
دوست زیبا زره دل من دایم برکره یا من دوید یا بمیره وای وای آوا گنده من برجره خرکا دوست زیبا زره تو بیسته وره ایره تحلال بن مالو میره عزیزان وەگەشت کرایە لەم چەند ساڵی دواییە ژانری هونەری فیلم یا با بڵێن هونەری سینەما لەناو هونەرە زۆر چالاکانە لە کوردستان لە هەر چوار پارچەیە بەڕاستی کارەکە گەر پێشتر لە ڕۆژهەڵاتە چالاک بوو بێ ئێستا هاتووتە باشوور و ڕۆژاوا و لە باکوور بەڕاستی بە شێکی زۆر فراوانتر. من لێرە بەختیارم بوو لە شاری ورمێ خۆشحاڵم کەوا دوو هونەرمەند ئەناسم کەوا لەم بوارەیە کارەکەن و زۆر چالاکیشن یەکێکیان فیلم سازە کاک بەهنام ئەم کاتر باش کاک بێنام لەگەڵ خاتوو دیمەنزەندی خاتوو دیمەنزەندی خۆی بۆ خۆی ئەکتەرە ئیتر هەردووچیان وەکو زۆر پرۆفشناڵانە کارەکەن جەبا لە زاری خۆیانەوە بەڕاستی چالاکیەکانی خۆیان بزانین. سڵام کاتە سڵام کاتە باش خاتوو دیمان هادی جەناب ئەکتەریت هەوڵ دەدەم پرۆفشناڵ بووم بەس ئەوەیە کە من ئێستا 10 ساڵە ئیشەکەم وەکو کەسێک کە بڵین تقریبەن ئەرێ لە شانۆش ڕادەستم پێ کردو و هاتوومەتە ناو سینەما. باش بکەوە تۆ پرسیارێکت بەڕاستی لە منەوە ین کرد پێش من کەوتی ویستمە پرسیاری لێ بکەم ئەکتەری بواری شانۆ یا بواری فیلمی بەڵام ئێستا زیاتر لە بواری فیلمە لە سینەما ئەرێ لە فیلمە زۆرتر بەڵام بە شانۆ دەستم پێ کرد 2 ساڵ لە ناو شانۆدا بووم دواتراتمە ناو سینەما. بەڵێ لە بواری فیلمە فیلمی کورت یا فیلمی درێژ؟ والله دەستپێک بە فیلمی درێژ بوو ینی هەردووکە یا هەم درێژە هەم کورتە فیلمە بەڵام بە درێژ دەست پێ بوو ئیتر ئێستاش بێتەوە. تۆ شانسێ بوو وابزانم فیلم سازەکان سەرەتا بە فیلمی کورد دەست پێەکەن لەبەرەوەی چون فیلمی درێژ نەفەسێکی درێژی ئەوێت و وەکو ئیتر بودجە و پارەوەمانە ئیتر بێتە کارێکی زۆر سەخت بۆ دروستکردنی فیلم وەنێ کاک بانەم ئەوە بمە بووە خاونێک چێکردنەوە فیلمی درێژ ئەڵام بۆ ئەو کەسی و کورتە فیلمۆ چێتکەن بەڕاستی خاونەکە چونکو وضعیت ئەوبوریۆ نەبەس ئیران هەموو ئەردە هەموو جیهانی نسبەت بە فیلمسازی و ساڵێهاتیەک و پارەیەکە زۆر گەورە دەخوازیدن بۆ چێکردنەوە فیلمە هەر کورتە فیلم ژیا نەبەس فیلمە درێژ پێویست بە سپۆنسەرێکی گەورەکات لێرە لە ڕۆژهەڵات شەریکەیەکەیە کۆمپانیایەکەیە کە ئەم کارانە لە ئاستۆ بگرێت یا هەر دەوڵەمەندەکانە؟ من بخۆ فیلمسازیە خۆ 12 سال بەرین هادا یعنی ساڵا 2010دا وقتی من خواست فیلمسازی دەست پێ بکەم من نازانی ئەس بچمەکی بە چ بکەم جیەک هەیە دناو ئیرانیدا کۆ ئەف جیە تقریبا حکوومەتیە ناوێ ئەنجومەنی سینەمای جوانە یعنی ئینجووە سینەمایە گەنجان کۆمەکی بەبڕێ پاری کەمۆنیە دەکات پارێ کەم و دەبی سناریۆ تاژ قوی بیتن یعنی شۆڕۆ هەیە بەڕاستی دیکەن سناریۆکانی سناریۆ ئەگەر هەژە بیتن یا هەندێ بیتن بەڵێ کارێکی باشە بەس ئەوە یعنی خاوەنی فیلمەکەی تۆ فیلمی کورتە جارێ و ئیتر لە داخلی پێشبڕکێکان مسابقەکان بوویت بە دەرەنجامی باش دەرچووە؟ بەێ فستیڤالی خارجیدا چووە فستیڤالەکە تۆرنتۆی کانادادا چووە تا تۆرنتۆ ڕۆشتووە بەێ فستیڤال ئەسەبات و بەهرینێ باشدارمە فیلمەکە من ولی فستیڤالی ئیرانیدا خەلات وەرە ناف لە خەڵات وەرە ئەی هەر بەردەوامیت کاری تازانە؟ تقریبا 10 هەیە تەسویرەمە خلاص بووە دەربارە فیلمەکە ولی خلاص ولی مونتاژ و در شغلی درمانه پست پرودکشن مایه اجرا کنی چلی بید انشالله باش بید بس بوارشی زور جوانه بواره که ایتر همو ژانرەکانی کەی هونەر تیا ئاوێتە بوون ئیتر هەر لە بواری نمایشەوە تا بواری ئینارە و وانە ئیتر بواری دەرهێنان و هەمووی پێکەوەیە دیکۆر و بۆیە
هەرێکێک لە ئێمە ئەو خەونەی هەیە لە مەجای سینەمایە یا هەر نەک لە مەجای سینەمایە کارکە وەکو بینەرێکی باشی فیلم و سینەما بێ. جەنابەت وتت لە فیلمێکە بەشداریم کردو فیلمێکی درێژ ڕاستە ئەو فیلمە لەکوێ بوو؟ من دەست پێ کە لەگەڵ جەماعەتی دهۆک ینی کوردستانی باشوور دەستم پێ کرد فیلمی حوسێن حەسەن بوو ڕەشەبە لە فستیواڵی لۆسانجلیسی ئەمریکاش خەڵاتی باشترین ئەکتەرم وەرگر زۆر فستیواڵیش ڕۆی وەکو باشترین فیلم بەڵام دەستپێکی من هەر لەگەڵ کاک شەوکەت ئەمین و کاک حوسێن و جەماعەتی دەستخۆش هەر لە سەرەتایەوە تۆ لەگەڵ کۆمەڵێک دەرهێنەری باشی کووردا دەست بەکارەبی ئیتر ئەوان خۆیان بۆ خۆشیان ئەوانیش ناوی باشیانێ کاک شەوکەت ناوی باشی کاک حەسەنیش ئەمە مای دڵخۆشیە ئیتر من لەو بڕوایم ئەم شتێ زۆر خۆشە بەڕاستی کاکە بانام کاری هونەری سینەما کارێکی دەستە جەمعیە ئیتر با بڵێن سنوورەکانە بڕێت ئیتر بۆ ئێمەی کورد بەڕاستی سنوورەکانی بەشەکانی کوردستانە بڕێ جەنابەت لە ڕۆژهەڵاتەوە دیتە باشوور و کارێک پێکەوەی ئەکەن ئەو فێستیڤالانی کەوا ئێستا کرێ لە شاری سلەیمانی زۆربەی فیلمەکانی ڕۆژهەڵاتە کوردانی ڕۆژهەڵات تیا بەشدارن ئەوەی دهۆک ئەوەی باکوور تیا بەشدارن ئیتر ئاڵوگۆڕێکی کەلتوری زۆر زیندوو لە بواری فیلمە. ئەمە ئێوەکو هونەرمەند بەڕاستی چۆنی ئەبین و پێشنیارتان چیە چی کرێت مەسەڵەن فێستیڤالەکان چۆن ئیش لەو فێستیڤالانە بکرێت چۆن هان بدرێنکەوە بەڕاستی سنووری ئەرش بەزێن ئێوەکو هونەرمەندێکەوە بچن بۆ دەرەوەی وڵات لەوێ جەنابێت لە تۆرنتۆ بەشدار بووی جەنابێت خەڵاتی وەرگتۆ لە ئەمریکا کەوا خۆت ئامادەبی لەوێ زۆر جوانە ڕێک وایە بەڵام ئیتر هیندێک کێشەش هەیە لەوەی بۆ ئێمەی کە لە ڕۆژهەڵاتی ینی وەکوەوەی کە بتوانین بڕۆین بە تایبەت مەسەڵەن بۆ بڵین بۆ ئەمریکا زۆر کێشەیە بیر بکەم کاک بەهنامی شەروە بەڵام بەڵێ بێرلین و فستیواڵەکانی تر بەشدار بوو من بۆ خۆم بە تایبەت زۆر بەخاتری و فیلمەی کاک حوسێنی ئیتر ئیشەڵا کار بەردەوام بە فستیواڵی کوردیەکان بە تایبەت ئی دهۆک ئی سولەیمانیە من بیرەکەم ئەوە باش دەبێت بۆەوەی کە یەکتر بناسین ینی کانێکتێکی زۆر و قەوی دەبێت بۆ ئێمەش کۆنێکتێکی زۆر باشە ینی ئەو ئاڵوگۆڕیە بە گشتی زۆر جوانە من کاتێکە ئەبینن سا لە سلەیمانیە لەم کاتەیە هونەرمەندانی پیکەرساس هاتون بۆ سلەیمانی لەوێ نمایشەکەن یان هونەرمەندانی موزیک ژەنەکان ئەچیان بۆ سنیان بوون بۆ ئەم شارانە ئەم ئاڵوگۆڕە کەلتوریە بەڕاستی پێشکەوتنی ئەم بزاڤە ئیتر کۆمەڵێک خستەتی کوردی جوانیش لەگە خۆی ئاهێنێت وەریەگرێت کاکبانام تۆ سیناریۆکان خۆت دەینووسیت یان بیرۆکەکان بیرۆکەی خۆتە یان لە شوێنێکی کەوە ئەهێنیت و خۆت ئامادەیەکەیت؟ من نارینۆمەدا دەبیت دەرهێنەر فیلمنامەی سناریۆی بخۆ بیتن ینی از ئەو کەس داهێنە نەزانم ئەو کەسی کە سناریۆیەک جیەکەدن بینیتن مەگەر مەسەلەن گەڵێک نیزیک بدن فکرۆی گەڵێک نیزیکی بیتن ئەری بەڵێ فیلمی من هەموو نویسۆنەوەی سناریۆ هەمووی من بخۆ بوونە و معتقدم کە اعتقادم ئەوە کە ئەکید دەبێت وەسان بیتن سناریۆیان ئێستا چەند سکریپت ئامادەیە چاوەڕێی ئەوەی کەوا تەنفیزی کردی بکەی بە فیلم درێژان کورد گەڵاکەن کورد گەلێکەوە من ئەزانمەوانی کەوا فیلم سازن هەر ئەوەی کاتیان هەبێت لە ماوە دەستەکەن بەنووسی ئەهی درێژش ئەنووسی دیاچی درێژ یەک من ئامادە نینە هێشتا کامل نینە چونکە ئەز پیچێکی ڕاستیە بێژم پیچێک بەهێویمە نسبت بە چێکردن فیلمە درێژ بەڵام بەڕێزت کەسێکی گەنجی نابێ هیوا ببڕی نابێ هێوی ببڕی بەڕاستی گەڵێک ساخت بووە گەڵێک ساخت بووە ینی دەبێتە تا پارتی بۆسی ینی ئەوەی چۆن دەڵان لە کەسێکی زۆر باشە بێ وەکو ئاشنایەک بێ ساپۆرتێک بتەن کەسێک بتەن کو تەنۆس بکەتن ئەوژی حەزۆی مەسەلەن هەبیتەن لەسەر هونەری ساختە نۆبژم چینەوە بیدنا چێدی بیدن بەڵام ئەمن زۆر بێهێوی ئەوێک دە ساڵە نادەیتری هیوادارم هیوا نەبڕیت بەڕاستی کاری فیلمە درێژەکە بکە و
دادە دیمەنیش لای تۆ بەڕاستی ڕۆڵی سەرەکی بەرێ و ئیتر بە خۆتان فیلمێکی زۆر جوان ئەوەی تر لەم بەرنامەی GPS ئەوە لە شاری ورمێ لە ئێستاوە پلان داهێنین بۆ فیلمێکی درێژ و کەوا هەرتان پێکەوە ئینشاءالله ئینشاءالله. عزیزان لێرە وشەیەکی زۆر جوان فێر بووم سینسێ بە یابانی مەبەستی ڕاهێنەرە من خۆشحاڵ بووم بەڕاستی لێرە لە شاری ورمێ سینسێ سومەیەم ناسی ئەم هەموو مناڵەی کۆ کردوێتەوە و فێری دوو جۆر سپۆرتی داکۆچیکردن دیفاع لە خۆ یەکێ لەوانە کاراتیە و ئەوی کەشیان چی کۆشینە ئیتر با خۆی باسی کات کە ئابینیت یەک کۆمەڵە ڕەنگی زۆر زۆر جوان ئەوانەی دواوە هەمووی لە قۆناغێکان کەوا بەڕاستی پشتێنی ڕەشیان هەیە ئیتر من خۆشحاڵم سینسێ سومەیە کەوا لێرە ئامادەم و توش ئەم میوانداری ئێمە قبول کرد بەڕاستی لە کاتی کارکردنی خۆتە زۆر سپاس ممنون زۆر سپاس باسی ئەو دوو جۆرە وەرزشەم بۆ بکە کیوکۆشین لەگەڵ کاراتێ ئێمە کاراتی تۆزێک ئاشناین بە کاراتێ بەڵام بەوی کەیاندا ئەوەلەن ئەس خێراتنێکی زۆر تایبەت لەوەتێکم گەڵا خێرهاتن سەرچاو زۆر خۆشحاڵ بووم کیوکۆشین کاراتە لە گیا کاراتێ گەڵک فەرقان هەیە کاراتێ کۆنترۆلی هەیە که محدود به چند حرکت ها اما کیوکوشن کاراته ام دیجنه دا مبارزه که آزاد یعنی حرکاتی محدود نینه و بی نهایت حرکت دیدانه ام دوانه کامیان زور تونتره کیوکوشن زیادتر تونتره وگل کاراته اگر ام سرطان نمایش یک من بینی اوی که بینی من کاراته بو یا کیوکوشن کاراته بو بله کیوکوشن والا خشن نیه اما اگر کسک از بخود بیجم کسک بخواد بچه رزمی شول کردن کیوکوشن بهترین رشته بو چون هم دفاع شخصی تدا هم حرکات زور جانتر تدا اما کاراته دیگه نابیجم باشه اما وکی کیوکوشن نه اما کیوکوشن کاراته لسر روحیه فایتر جی زور تاثیر هست یعنی باعث بی فایتر روحیه که زور شاد و انگیزه دار هبیتن بله اصلا لمناڵانی کە یان بینین ئەگەنە ئەو قۆناغی کەوە بیان بابڵین بە شێوەیەکی کە ئەوانەی کەوە پشتێنی ڕەشیان دروست کردووە لای جەنا بە دروستیان کردووە بەڵێ هەمیان لالی من وەرگرتنە دەکەواتە ئەمانش بابڵین داهاتوویکی جوانیانەوێ لە داهاتووە ئەگەر بەردەوام بن چەند ڕۆژە لە هەفتەیەکە ئەم هەفتەیە سێ ڕۆژە ئێرانە تمرینات ما هیا روزت شنبه و دوشنبه و چهارشنبه و گرتنا کمربندی مبحثی که زور درجه یعنی ام نشین نه همی بودانین اما اگر فایتر بکایتن زیرک بیتن سنسی یا همون مربی دکایتن کمرای زوزور عوض کردن. ولی ایتره اما وقتی اوه که پروفشنال بون هی لیره مسابقه هی مسابقه هی بله مسابقات هنه حتی که تقریبا 12 مسابقه هم چوینه دا تمام مسابقه نو ایران بله باشکانیان بهترینیان بابن اچیبو بله قراره که او باشتره ما بچم با لبنان و ارمنستان چی با لبنان و ارمنستان بله تا استا
یاریزانی جەنابێت یا مەسەن شاگرد یا خوێندکاری جەنابێت چووە بۆ ئەو شوێنانەی ئێستانە لە ئیراندا کشوەری ئەم دەبێژن مسابقاتی کشوەری هەمیا ئەکسەریەت مەقام ئیناندنە ولی بۆ دەرەوە هێستا نەیناندە قەرارێکی ئاخایەکە پاییزێ بچن بۆ مسابقات دەرەوە. جەنابی وەرزشێکە هەڵبژاردن لەم ورژا دیسپلینی تایە زەبط و ڕەبتی پێڵین ئێمە ئێستا ئەگەر ئەم مناڵانە لە قوتابخانە بن یا لە مەدرسە بن زەبتکردنیان زۆر قورس زۆر لەوانە سەخت بێت بەڵام لێرە وەرزشەکە خۆی دیسپلینە لەبەرەوە کاری جەناب شتی ئاسانەکات تر ئەوەی مای خۆشحاڵیشە خوشکەکانیان دایشیان ئەمان هەمووی ئامادەن کە چاوەڕی مناڵەکانیانەکەن وانە ئەکسەریەت تێنە سەر کراسێ چون ئەکسەرم پایتێرمەیە وێ منتەقی بخونە یعنی لە دوورەتیانە یعنی هەیە 10 دقیقە دوورە یا هەیە 20 دقیقە پێ ئۆتۆمۆبیلێ ها بێتن دوورن بەخاطران دێ ئۆلیەتای هاتنەونشتن وەختی تەمری خلاص بوو تایی برن لەگەڵ وەرزشەکەیە لەگەڵ فێربوونەکەیە فێربوونی بە زمانی قسەتانەکرد من تێی نەگەیشتم بەڕاستی ئەو زمانەش هەر عید بە وەرزشەکەی زمانەکە چییە؟ ژاپۆنیە ژاپۆنیان بۆ ئێرە کەوا پەیوەندی دروست بێیان یا خۆت نەچی بۆ ژاپۆن لە کتێب لە دەرس ئەوانە دەستان خۆش بێت بەڕاستی لێرە من بۆیە بەڕاستی ئەم وەرزشە خۆی بۆ خۆی هەر وەرزشی دیفاع لەسەر خۆ نییە یا وەرزشێکی ماسوولکەی نییە ئەمە وەرزشێکی ڕۆحیشە ئایا تۆ لەگەڵ دەرسەکانە دەرسێکی ڕوحیشیان تێکە چۆن کۆنتترۆلی جستا کۆنتترۆلی هەناسا کۆنتترۆلی ئەو شتانە لای یاپانستینیەکانە هەیە لە کلاسێت ڕازمیدا احترام و قوانین زۆر مهمە پایتر که هات شروع به کلاسی و تمرین آوانه کرد اولین تش ام قوانین بود بیجن ایده اول مغزه دا سیف دی بیتون و فیر دی بیتو ابو مجی شول راحت داره ئەکەواتی تر پێویست ناکە تۆ دارێکەوە دەستەوە بێڵێ دای ئێستا هەمووان دەستی خۆش ببوورە سنسێ سمەیە دەستی خۆش زۆر خۆشحاڵ بووم هیوادارم بەردەوام بن ئەمەش بەڕاستی ئەزیزانم ئەمە مای دڵخۆشیە بوو ئێمەکەوە سینسەیەک یاواڵە ڕایەنەرێکی کورد لە شاری ورمێ ئەم باشگە جوانی کردوێتەوە میانە جوانی کردوێتەوە و ئەم مناڵە چاوگەشانە داهاتوویەکی گەشتیان پێشکەشەکات زۆر سپاسان دەکەم ممنون خۆشەویستان هەر لێرە لە شاری ورمێ کۆتایی بە بەشی یەکەمی بەرنامەکەمانین بەڕێکەوین بەرەو ناوچەی سیلوانە کە سەد بە پارێزگای ورمێ کاتێکی شەد